ئاکۆ شاڕۆژی لە ساڵی 1970 لە شارۆچکەی چوارخۆنە سەر بە شاری ڕانیە لە خێزانێکی هەژار لەدایک بووە. پاشان لە گوندی قادراوەت سەر بە ناحیەی سەنگەسەر درێژە بە خوێندن دەدات، قۆناغی ناوەندی و ئامادەیی هەر لە سەنگەسەر تەواو دەکات. کۆلێژی یاسا بەشی یاسا لە زانکۆی سلێمانی تەواو دەکات. ساڵی 2005 بۆ 2006 ماوەیەک پارێزەر کار دەکات. پاشان لە وەزارەتی پێشمەرگە کار دەکات لە بواری یاسا لێکۆڵینەوە. تا ئێستا بەردەوامە لە خزمەتکردنی پێشمەرگایەتی بە پلەی نەقیب ڕوکن مافەرۆر. ئاکۆ شاڕۆژی بڕوانامەی ماجستێر بەدەست دەهێنێت لە زانستی سەربازیدا لە کۆلێژی ئەرکان. ئەو لە بواری هونەری و نواندنیشدا کار دەکات وەکو ئەکتەر. ئەو ئەندامی کارای سەندیکای هونەرمەندانی کوردستانە لە لەپی سلێمانی. لە بواری کاری ڕێکخراوی چارەکەوانی مەدەنیدا ماوەیەک جێگیری سکرتێری ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کە سوکاری شەهیدان و ئەنفال کراوانە. کارگەری لەپی سلێمانی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانە. ئاکۆ شاڕۆژی خاوەن 8 کتێبە بەناوەکانی: ئەسرار حەرب، دیری جەنگ، ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان، هونەری ڕوخسارناسی بەرگی یەکەم، هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا، هونەری ڕوخسارناسی بەرگی دووهەم. هەروەها کتێبێکی پڕاوپڕ لە شێعری جۆراوجۆر لە ڕووی بابەتەوە بە ناونیشانی هەنگاوە سەختەکانە هەیە. کتێبێکی تری شێعری لە مانگی داهاتوودا بڵاو دەکاتەوە بە ڕووی خوێنەرانیدا. هەروەها خاوەنی 3 سیمینار و 1 خولی ڕوخسارناسیە لەگەڵ 3 کۆڕی شێعریدا و پانێڵێکە سەبارەت بە دیارەی جێژی ژنکوژی. ئاکۆ شاڕۆژی دەڵێت: سەیرە کە ناتوانم لێی نەبورم، هەم لەگەڵ ئەو هەم بەبێ ئەو بێسەبورم. هاولانم بە من نەدەبووم بێلانە، تاوێ خەمە تاوێ شەمە من دێوانە. داوا لە ئاکۆ شاڕۆژی شاعیر ئەکەین بفەرمێ بە خوێندنەوەی بەشێر ئەفو ئاکۆ